فەرماندەکانی پێشمەرگە دەڵێن داعش لە باشووری کەرکووک جموجۆڵی زیادی کردووە و بە پێی نووسراوێکی نهێنیش کە ئاراستەی دام و دەستگاکانی کەرکووک کراوە. داعش لەم سنوورەوە کە باشووری کەرکووکە پیلانی هێرشکردنی هەیە، بەڵام پێشمەرگە بەردەوام لە حاڵەتی ئامادەباشیدایە و جەخت لەسەر شکستێنان بە پلانەکانی داعشیش دەکاتەوە. ئێمە دژی ئێمە دیێن جارێک کە بێن ئێمە ئازارین هاتوون لەبەرەوەی شەڕەلایتمان لەگەڵاکەن بەشە و شەڕەلایتە لیزەرە ئەم نەوعشتانەمان لەگەڵاکەن دزاکەن جاروایە دیێن بە قەناس تەقەمان لێکاوە لەو قەناسەکان زۆر تەسیرمان لێ ناکە چکە ئێمە شوێنمان تۆکمەیە و لە دوایەوە چەنەها جایانی هاتوون بۆ لامان شەڕیان لەگەڵمان کردووە قازیفەیان پێمان ناوە هاوەنەکەیان دوورە هاتوونە بە بیکەیسیە قازیفەیە چکە مەسافەیەوە نەبێ شوێنەکە ئێمە جێ سیارە شتی نییە هەر چە قورسەوان قازیفەیە و هاوەنە و دۆشکەکەیش دوورە لە زەگڵاوە دایەنیان مەسافەیە دوور 1200 مترە تقریبەنە و هەدەفە نایەنێ. پێشمەرگە ڕەبیەکانی تۆکمە کردووە و هێزی زیاتری جێگیر کردووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا داعش ناوبەناو بە هاوەن هێرش دەکاتە سەر ڕەبیەکان و لەسەر ڕێگاکانیش بۆمبی چێنرا و دادەنێت. وڵی تەقاکن لە تەقە لە گشت ڕووبایەکانەکەن لەو ڕووبایەکەن لەم ڕووبایەکەن لەو ڕووبایەتەکەن بە دۆشکایکەن کە چەکان ئێمەشەکە ناگەێت پێێنەوە دۆشکە تەقاکەن چەکان ئێمەشە ناگەێت کە ئێمەش لە ئامادەباشین و چاودێری باشمانەیە خۆمانیش. داعش لە نزیک ڕەبیەکانی پێشمەرگە لە باشووری کەرکووک خاڵێکی چاودێری بۆ چاودێریکردنی جمۆجۆڵی پێشمەرگە داناوە و بە شەوانیش چەکدارەکانیان لە ڕەبیەکانی پێشمەرگە نزیک دەبنەوە و شەڕە لایتیان لەگەڵ دەکەن. ئێمە وەشە و واژبە گرین وەشە و لە دەی شەوە با بڵێن لە دەی شەوە تا 12 شەو حرەکەتیان کەمە یعنی لەو حرەکەیانی عسە لەوێ لایتیەکەیە لەوێ لایتیەکەیە ئەگاتە سعات 2 شەو سێ لایتیان زۆر هێتەوە و ئەو کاتە عانێ ڕۆژێتەوەتر دەمو بەیانی هێتە دیارن سەحابەکەن لایتەکان تر ڕۆتە ئەو لێ ڕۆتەوەتر دیارە تە عیشەکە دیارە سێریانکە کەمین دانانە لەوانسە لە خۆیانە ئێستەمە هجووم کەنە سێریان. بە پێی وتەی وەستا ڕەسوڵی فەرماندەی میحوەری باشووری کەرکووکی پێشمەرگە داعش ژمارەی چەکدارەکانی لە قەزای حەویجە زیادی کردووە. بەو پێی چەکدارە هەڵاتوەکانی مووسڵ بۆ ناوچەکە گەڕاونەتەوە، بەڵام لە ڕووی معنەویەوە تێکشکاون و توانای ئەنجامدانی هێرشی فراوانیان لەدەستداوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.